بەناوی خوای گەورە و باڵا دەست سڵاوتان لێبێت بینەرانی عزیز لە خوای گەورە دەپارێنەوە کە تاعات و ڕۆژوی وملایەکتان قوڵ بێت ئینشاءڵڵا. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاکشوان هاتین و خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ هیواخوازین کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، لەش ساغ و سەلامەت و تەندروست بن. سپاس بۆ خوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژەوە بووی ئازیز پێشکەش بکەین. کۆمەڵێک بابەتی جیاوازمان هەیە لە یەکەم تەوەرەدا جەخت لەسەر چۆنیەتی دوعاکردن و مامەڵە لەگەڵ دوعاکردن و وەروە چاوەڕێبوونی چی لە دوعا بکەین. لەم بابەتەوە لەم بارەوە قسە لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دوعا یاخود چۆن دوعا بکەین قسە دەکەین. وەروە یەکێکی تریش لە تەوەرەکانمان بە دیاریکراوی قسەکردنە لەسەر با بڵێن ناڕزایەتی و بارەدۆخی هاوڵاتیان و چۆنیەتی کبکردنی ئەو دەنگە ناڕازیانە و هەروەها مامەڵەکردنی لایەنە پەیوەندیدارەکە لەگەڵ ئەو بارەدۆخی کەوای ئێستاکە بۆ هاوڵاتیان هاتوۆتە ئاراوە لە بەشێک لە شار و لە شارۆچکەکانە دەنگی ناڕزایی و هەروەها جۆرێک لە دەربڕینی ناڕەحەتی دروست بۆ قسە لەسەر و بارەدۆخەکەین. وەروە تەوەرێکی میشمان دەبێت کەوا ویش دروستکردنی خواردن و شیرینیە بزانین خاتون و زانەسرەدین بۆ ئەمڕۆ چیمان بۆ دروست دەکات لەگەڵ کۆمەڵێک بڕگەی جیاواز ئەگەر کاتە بوو بە درێژایی بەرنامەکە پێشکەشیەوەی عزیز. زۆر باش شوان نچینە لای کەشوها بزانین کەشوهای ئەمڕۆی هەرێمی کوردستان چۆنەوە پلەکانی گەرما چەند بەرز بوونەتەوە پێکەوە بینەری دەبێت.
بەڵایزان بینەری بڕگەی پێش با بڵێن گۆڕانکاریەکان بەسەر نرخی دراوەکان بزانی چه گۆڕانکاری لەسەر نرخی دراوەکان هاتووە بە تایبەت کۆمەڵێک دراوکە لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە زیاتر ئاڵگۆڕیان پێوە دەکرێت و هاوڵاتیان مامەڵی پێوە دەکەن ئەو گۆڕانکاریانە لەسەر نرخی دراوەکان بە شێوەیەکی گشتی هاتووە بینەریان دەبێت. بەڵازیزان دوعاکردن وەک زانکان دەڵێن عیبادەتێکە لە عیبادەتەکان کە ئیمانداران ئەنجامی دەدەن و خوای گەورەهانی ئیمانداران دەدات کە زیاتر و بەردەوام دوعا لە خودی خۆی بکەن و هیچ واستەیەک لە بینی خودی خۆی و هیچ کەسێکی دیکەدا نەبێت واتە هاوبەشی پەیداکردن بۆ خوای گەورە لە دوعاکردن نەبێت و گرنگە بزانین چ جۆرە دوعای بکەین و ئادابەکانی دوعاکردن چین و سەرەتای دوعاکردن کە دەست پێ دەکەین چ جۆرە دوعای بکەین. ئینشاءڵا لەم تەوەرێماندا باز لە چۆنێتی دوعاکردن دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هیوا کە لە ستۆدیۆ میوانی بەرنامەکەمان مامۆستا یان زۆر بەخێر بێت. مامۆستا ئادابەکانی دوعاکردن چین و پێویستە چۆن مسلمان دوعا بکات؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سڵاو بۆ جەنابتان و بۆ هەموو بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. خوای پەروەردگار عیبادەتی ئەمڕۆ و باقی ڕۆژەکانی ترمان لێ قبوڵ بکە. دوعا واتە داوا و داواخوازی بەندەیەکی بێدەسەڵات لە خوایەکی بەهێز و بەدەسەڵات کاتێک ئەپاڕیتەوە واتە هەرچی مرۆڤایەتی هەیە ناتوانێ یارمەتیم بدا و دەستبارم بێ و ئەو ئیش و کارەی کە پێویستم پێیەتی بۆم جێبەجێ بکە ڕوو ئەکەمە خوایەکی بەهێز و بەدەسەڵات و داوا و داخوازیەکانم لە خوای پەروەردگارەکەم. دوعا چەکی ئیماندارە. هەموو پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسسەلام تەنها چەکێک بەدەستیانەوە ببێت دوعا بووە پەیوەندی بووە لەگەڵ خوای پەروەردگارە. بۆیە ئیمانداریش بێگومان ئەبێ هەمیشە ئەو پەیوەندیەی لەگەڵ خوای پەروەردگارە هەبێ و هەر داوا و داخوازیەکی هەبێ لە خوای پەروەردگاری بکاو و هەر خوای پەروەردگارە دێ بەهانای بەدەکانیەوە. لە یەکێک لە ئاەتەکانی قورئاندا خوای پەروەردگار باسی دوعاکردنمان بۆ ئەکا لە کاتی باسی ڕۆژوودا ئاەتەکانی باسی ڕۆژوو و مانگی ڕەمەزان لە ئاەتێک لەو بینەدا خوای پەروەردگار باسی دوعا و پاڕانەوە و نزامان بۆ ئەکا وەکو بڵێ دوعا بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا بۆ کەسی ڕۆژوەوان دوعا و ڕۆژوو دوشتی لێکجیانین دوشتی دەزلەملانی یەکن. ئەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب. ئەگەر بەندەکانم هەواڵی منیان پرسی وەک لە پیاوێکی دەشتێکی هاتە لای پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام تی ئەی پێغەمبەری خوا ئایا خوا لێمانەوە نزیکە یان دوورە؟ ئەگەر نزیکە بە پەنەهانی داوای لێ بکەین و ئەگەر دوورە با هاواری لێ بکەین. خوای گەورە فەرمێ ئەگەر پرسیاری منیان لێ کردی وإذا سألك عبادي بەندەکانی من لەبارەی منەوە فإني قريب من زۆر نزیکم لێیانەوە. و جەنابەت فەرموود پێویست ناکە هیچ واسیتە و هیچ کەسێک و پێش بخەی بۆ ئەوەی دوعا و نزا و پاڕانەوەکانت بباتە لای خوای پەروەردگار. خوای گەورە فەرمێ تەنها دوعاکانتان پاڕانەوەکانتان داوا و نزاکانتان لەمە بکەن و منیش لێتان وەرەگرم.
کەواتە چەکی دەستی ئێمە تەنها دوعا و پارانەوەی لە خوای پەروەردگار. ئادابەکان بەڵێ ئادابەکان بێگومان دوعا کۆمەڵێک سنەت و ئادابی هەیە کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆمان ڕوون ئەکاتەوە شێوازی دوعاکردن چۆنە. پێشەکی ئینسان کاتێک دوعا ئەکا لە دوعاکردنەکەیە ئەبێت بە سوپاس و ستایشی خوای پەروەردگار دەست پێ بکە و بە سڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەست پێ بکە. فەضالە ئەفەرمێ پیاوێکی دەشتەکی هات نوێژی کرد، پاش نوێژکردنەکە یەکسەر دەستی کرد بە پاڕانەوە و بێ هیچ پێشەکیەک. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی پەلەت کرد، نەئەبوایە ئاوە بە پەلە دوعاکەت بکردایە، هەر کاتێک ویستت دوعا بکەی بپاڕیتەوە بە ئەلحەمدولله و سوپاسی خوای پەروەردگار دەست پێ بکە و پاشان سڵاوات بدە لەسەر من ئەمجا دوعاکانت بکە. ئەوە خاڵی یەکەم لە ئادابی دوعا ئینسان کە دەست پێ ئەکا بە ئەلحەمدولله و سەڵات وسەلام لەسەر پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام دەست پێ بکە. پاشان ئینسان کاتێک دوعا ئەکا ئەنانی نەبێ لە دوعاکردنەکەیە، بەخیل نەبێ لە دوعاکردنەکەیە، با خەڵکیش لەگەڵ خۆیە هاوبەشی ئەو دوعایە بکە. ینی من کاتێک دوعای لەش ساغی ئەەکەم با تۆش لەش ساغبی، کاتێک دوعای ڕزق ئەەکەم با تۆش وەکو من ڕزقت هەبێ، کاتێ دوعا ئەەکەم بۆ خۆشبەختی خۆم با تۆش وەکو من خۆشبەخت بی. بۆیە ئینسان لە کاتی دوعاکردنا نابێ بەخیل بێ، ئەنانی نەبێ لە دوعاکردنەکەیە. پیاوێک لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی ئەکرد، لە نوێژەکەیە دوعایەکی کرد، وتی اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا. خوایە بەس لە من و محەممەد ڕەحمان پێ بکە و لێمان خۆش بە و کەسی تر شەریک بکە لەگەڵ ئێمەدا. پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام کە سڵاوی داوی یەکسەر بانگی کرد، فەرمووی لەقەد حەجەرتە واسعە، بەڕاستی ڕەحم و بەزەی خوای پەروەردگار بەو هەموو فراوانیەوە تۆ بچووکت کردەوە و بۆ دوو کەس نابێ، ئینسان نابێ بەو شێوەیە بێ. خاڵێکی تر لە ئادابی دوعا ڕووکردنە قیبلەیە. ئینسان کاتێک دوعا ئەکا ڕوو کاتە قیبلە و دەستەکانی بەرز بکاتەوە. ئێمە دەیان فەرموودەمان هەیە کە باسی دەست بەرزکردنەوە کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام دەستی بەرز کردوتەوە لە کاتی دوعاکردنە، حتا هەندێک جار ئەوەندە دەستی بەرز کردوتەوە حتا بنباڵی دەرکەوتووە. لە غەزوەی بەدردا عباکەی لەسەر شانی کەوتە خوارەوە ئەوەندە دەستی بەرز کردبەوە. بۆیە ئینسان لە کاتی دوعاکردنە وا سونەتە دەستی بەرز بکاتەوە ئیلا ئەو کاتانە نەبێ کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام دوعای کردو و دەستی تا بەرز نەکردوتەوە. هەندێک کاتمان هەیە دوعای کردو بەڵام دەستی تا بەرز نەکردوتەوە، بەڵام لە باقی ئەوانی ترە ئینسان سونەتە دەست بەرز بکاتەوە. و خاڵێکی تر ئادابێکی تر لە ئادابی دوعاکردن ئینسان حەڵال خۆر بێ، حەڵال بخوا بۆ ئەوەی دوعاکەی لای خوای پەروەردگار وەرگیراو بێ، چون مەرجی قبولبوونی دوعاکان ئەوەیە کە ئینسان خواردن و خواردنەوەکەی حەڵال بێ. ئەگەر حەڵال نەبوو ئەوە خۆی دوعاکە وەرگیراو نییە. پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام باسی پیاوێک ئەکا، ئەفەرمێ پیاوێک لە سەفەردایە، خۆی سەفەر هۆکارێکە بۆ دروستبوونی دوعا، بەڵام ئەم پیاوە لە سەفەردایە، ئەشعەث ئەغبەرە، تەپوتۆزاوی و ماندوو هیلاک و شەکەتە، کە ئینسان ئەمەش خۆی هۆکارێکی تری قبولبوونی دوعایە، بەڵام دوایی شتی تر هەیە هۆکارە بۆ ئەوەی دوعاکە وەرگیراو نەبێ. پاشان دەستەکانیشی بەرز ئەکاتەوە. عەرزم کردن سونەتە و ئینسان لە کاتی دوعاکردنا دەست بەرکاتەوە هۆکارێکە بۆ قبولبوونی دوعاکان، بەڵام دوعاکەی قبول ناکرێ وەرگیراو نییە. بۆ فەرمێ مطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغوذي بالحرام. جلو پۆشاکەکەی حرامە، خواردن و خواردنەوەکەی حرامە، بە حرام پەروەردە بووە. ئیتر چۆن خوای پەروەردگار دوعا لەو کەسە وەرئەگرێ؟ خاڵێکی تر کاتێ دوعا ئەکەین ئینسان یەقینی هەبێ کە خوای پەروەردگار دوعاکەی لێ وەرئەگرێ. یعنی تۆ ئەگەر بەشک و گومانەوە بڵێ ئەم دوعایە ئەەکەم، خوای پەروەردگار ئەو دوعای لێ وەرناگرێ. بۆیە ئەبێ یەقینت هەبێ 100% خوای پەروەردگار دوعاکە لێ وەرئەگرێ.
کەی هەندێک دوعا ئەکەوێ بەڵام بێگومان بەلەوەی خوای پەروەردگار دوعاکە لێ وەرئەگرێ. پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام فەرمێ ادعوا الله وأنتم موقنون بالإجابة، داوا لە خوا بکەن بپاڕێنەوە بەڵام یەقینیشتان هەبێ کە خوای پەروەردگار دوعا و نزا و پاڕانەوەکانتان لێ وەرئەگرێ. خاڵێکی تر ئینسان عەجەلە نەکا، پەلە نەکا، ئەوە مثالێکە دوعاکەم خوا دوعاکەی لێ وەرنەگرتم ئیتر پاڵ ئەداتەوە و کۆڵ ئەدا نابێ. پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام فەرمێ خوای پەروەردگار دوعاکانتان لێ وەرئەگرێ بە مەرجی ئەوەی پەلە نەکەن. پەلەکردن لە دوعایە کارێکی ناپەسەند و ئەو خاڵە زۆر جار شەیتان وەسوەسەی دروستەکە لە ناخی مەندارانە باشە منە دوعاکەم قبول نابێ، ڕۆژوەگرم نوێژەکەم باسی کەس ناکە، ماڵی کەس ناخۆم، ئەم وەسوەسەیە دروستە بێت. مسلمان پێویستە چی بکات؟ ئەو گرفتانەی بدۆزێتەوە کە هۆکارن بۆ قبولبوونی دوعاکان. لە پەلەکردنی دوعایە هەمومان ئەو پەلەیەمان هەیە، بۆیە ئینسان نابێت کە دوعای کرد هیچ وەخت پەلە بکە. پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام فەرمێ کاتێک دوعایەک ئەکەی ئەگەر خوای پەروەردگار زوو هات بەدەمتەوە و دوعاکەی لێ وەرگرتی فەبیها وەنیعمە. ئەگەر دوعاکەت وەرگیراون خۆت وە هەستەکەی دوعاکەت قبول نەبوو ئەوە گومارت نەبێت کە بە ئەندازەی ئەو دوعایە خوای پەروەردگار بەڵاو موسیبەتی لەسەر لا بردووی. ئەوە ئینسانی مسلمان کە عەقیدە و بیر و باوەڕی وابوو بێگومان ئەو خەلەلەی شەیتان بۆی دروست ئەکا ناتوانێت شەیتان زاڵ بێ بەسەریە. بۆیە یەقینتان هەبێ دوعاکان بە ئادابی خۆیەوە بە مەرجی خۆیەوە بکرێ خوای پەروەردگار لێتان وەرئەگرێ. پێغەمبەران کاتێ دوعایان کردووە خوای گەورە لە قورئانە باسییان ئەکا فاستەجەبنا له، یعنی یەکسەر کە دوعاکەیان کردو خوای پەروەردگار لێی وەرگرتوون بۆ لەبەر ئەوەی بە ئاداب و بە سنەت و بەو شێوەی کە خوای پەروەردگار پێی ڕازیە بەو شێوەی دوعاکەیان کردووە. زۆر باش. واتە مامۆستا ئەوەی ئێمە لە خودای داوا دەکەین ڕەنگە خوددا پێماندا بەڵام نەک بەو شێوەی کە خۆمان بیرمان لێ کردوێتەوە. زۆر جار بۆ نمونە ڕەنگە هاوڵاتیەک مسلمانێک بڵێ خدای ئەوەندە مادەم بەرێ، بەڵام ڕەنگە خوددا لە بەڵایەک لای دابێت کە ئەگەر ئەوەندە مادەی هەبووە دەبوو لەو بەڵایە سەرفی بکە. واتە توانین بڵین خوددا وەڵامی دوعاکان دەداتەوە بەڵام بەو شێوەی کە ڕەحمی خۆی و حکمەتی خۆی تێدایەتی نەک بۆ بیرکردنەوە ئێمە. ویستی ئێمە شتێکە و ویست و حکمەتی خوای پەروەردگار شتێکی ترە بێگومان. ئین تۆ داوای ئەو شتە ئەەکەی خوای پەروەردگار باشتر ئەزانێ لە خۆت. تۆ چەندە دڵسۆزی خۆتی خوای پەروەردگار زۆر زیاتر لە تۆ دڵسۆزترە بۆ تۆ. بۆیە ئەوەی خوای پەروەردگار ئەداتێ بێگومان ئەوە تەواوە و لەوانەیە ئێمە ئیسا ئەوە باش نەزانین، بەڵام لە ئایندەیە بۆ من دەرەکەوێ بڵێ ئەوەی خوای پەروەردگار پێی بەخشیوین حکمت و دانایەکەی خوای پەروەردگار لەوەدا بووە کە ئەوەندەمان پێبەخشراوە. زۆر باش مامۆستا زۆر جار پیاوچاکان کە دوعایان کردووە ئەو گوناه و تاوانیان کە کردووە بۆ نمونە هێنایانێتەوە بەرچاوی خۆیان لە کاتی دوعاکرەیە دوای وتوانە خوای گیان تۆ ئەوەندە بە ڕەحمی ئێمە ئەم هەموو گوناه و تاوانەمان هەیە هەر لێمان خۆشەبی هەر بەهانامانەوە چی تا چەند گرنگەکە ئەم لە کاتی پاڕانەوەی ئەم بابەتانە بوروژێنێت. بێگومان کە تۆ دەست بەرز ئەەکەیتەوە ڕوو ئەەکەیتە دەرگای خوای پەروەردگار ئەبێ بە زەلیلیەوە بپاڕیتەوە بە لاوازیەوە بپاڕیتەوە حتا لە کاتی دوعاکردنە ئینسان بە وەزن و قافیە دوعا نەکا ئەوە ڕیزی کا بە وەزن و قافیەوە بە شێوەیەک دوعا بکە کە خوای پەروەردگار بەزەیی پیاتا بێتەوە نەک ئەوەی ئینسان لە خۆبایی بوون و بەو شێوەیە دوعا بکە. بەڵێ بێگومان ئینسان کە دوعاکە بە چ شێوەیەک زۆر زەلیل و بێهێز و لاوازە بەو شێوەیە دوعا بکە و ئیلحاح بکە لە دوعاکردنەکەیە. من قسەیەکی عومەر عەبدولکافی بینی زۆر جوان بوو، ئەفەرمێ کاتێ دەستنوێژ ئەگری وەکو گەنجێکی بەهێز دەستنوێژ بگرە و کاتێ نوێژ ئەەکەی وەکو پیر و بێهێزێک بە لاوازی نوێژ بکە بە لەسەر خۆی بە هێواشی نوێژگان بکە و کاتێ دوعا ئەەکەی وەکو مناڵ دوعا بکە چۆن مناڵ ئیلحاح ئەکا وڕک ئەگرێ ینی پێداگری ئەکا لە شتێک کە بیەوێ لە دایک و باوکی بە زۆر کۆڵ نایە هەتا پێیان ئەکرێ فەرمووی لە کاتی دوعاکردنابی بەو شێوەیە بی خۆت زەلیل ئەەکەی خۆت لاواز ئەەکەی خۆت بێهێز ئەەکەی لە بەردەم هێز و قودرەت و دەسەڵاتی خوای پەروەردگارە تا بەزەیت پێدا بێتەوە و دوعاکانی لێ وەربگرێ. ئەوستا تا چەند گرنگە ناوەکانی خوای گەورە پێویستکەین بە دوعاکانەوە بۆ نمونە دەوترێت کە هەر ناوێک لە خوای گەورە کە داوایەکە بۆ یا حەی و یا قەیوم لەوانەیە خوای گەورە لەو بوارێکدا کە قووەتێ باتێ بۆ نمونە ئەوە تا چەند
پەیوەندیان بەیەکەوە هەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەندێک جار کە دوعای کردو بڵێ ناوەکانی خی پەروەردگاری هێناوە بە ئیسمی عەظەمی خۆت داوای کردووە و بە ناوەکانی خی پەروەردگار بۆ نمونە تۆ داوای ڕزق ئەەکەی یا ڕەزاق، داوای شیفا ئەەکەی یا شافی، داوای قودرەت و هێز و دەسەڵات ئەەکەی یا قادیر، بێگومان بە ناوەکانی خی پەروەردگار ئەتوانی بپاڕیتەوە. ماوەسا کێن ئەوانەی کە دوعایان ڕەت ناکرێتەوە؟ کۆمەڵە کەسێک هەن یەکی لەوانە ئیمامی عادل، سەرۆکی وڵات، پاشای دادپەروەر، بەمەرجێ دادپەروەر بێ ئەوە دوعای وەرگیراوە و ڕەت ناکرێتەوە. کەسی ڕۆژوان ئەوانە دوعایان وەرئەگیرێ، خی پەروەردگار دوعاکەیان لێ وەرئەگرێ. کەسی مەزلوم ستەم لێکراو ئەوانە خی پەروەردگار دوعاکەیان لێ وەرئەگرێ. یان هەر هەندێک کات و شوێن هەیە، هەندێک کات و شوێن هەیە ئینسان دوعای تیا بکە. بۆ نمونە لە کاتی پارشێودا وبالأسحار هم يستغفرون، ئەو کاتە کاتی ڕاز و نیازکردن لەگەڵ خی پەروەردگارە، کاتی بەربان و کاتە ئینسان ئیتر برسیەتی تونوێتی بێهێز بووە، ئەو کاتە لە ڕۆژی جومعەدا بەیانی تا ئێوارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە ڕۆژی جومعەدا کاتێکی تیا هەیە دوعا وەرگیراوە، لەو کاتە ئینسان دوعا و پارانەوە بکە. لە ڕۆژی عەرەفەدا، لە کێوی عەرەفە، لە کاتی سەجدەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەقرب ما یکون، نزیکترین کات و شوێن بەندە لە خوای پەروەردگارەوە لە کاتی سەجدەدایە. فأكثروا الدعاء، لە کاتی سەجدەدا دوعا و پارانەوە بکەن. وێ هەندێک کات و شوێن هەیە بەڵێ بێگومان دوعای تیا وەرگیراوە و هەندێک کەسیش هەیە دوعایان ڕەت ناکرێتەوە. زۆر باش. مامۆستا لە ئادابەکانی دوعاکردن یەکێکیان خاڵەکان یەقینە. هەان زۆر جاڵێ لە دڵەوە ویستنێک لە خوددا ڕەنگە زۆر شت بگۆڕێ کە لای مرۆڤەکان مەحاڵ بێ، بەڵام بەڕاستی ئەم یەقینە توانین بڵێن ئێستا کە لای ئێمەی موسڵمانان هەر بەدەم هەیەیان لە ئەبێ یەقینەن ئێمە بۆ خۆمانی دروست بکەین. ئەبینین لە ١٨ موسڵمانان ئێمە پێشەوەی ئەم تەوەرە ئامادەکەین لەگەڵ خەڵک ڕاوێژمان کردو یاخود کەسمان بینەوەڵێ دوعا دەکەین گیرا نابێ گیرا نابێ، وەکو ئەوەی قەیناوەکو عیبادەتێک دەیکا ڕەنگە پاداشتی وەرگرت بێ. بەڵام چین ئەو ڕێکارانە مرۆڤێک دەبێت یەقین بۆ خۆی دروست بکە، یان بەو یەقینەوە دوعایە بکە کە دڵنیا بێ ئەمە وەڵامی دەبێ. یعنی کێشەی موسڵمانان ئێساکە لە یەقینەکەیە. بۆ ئیزافەی قسەکانی مامۆستا بۆ نمونەیەک بینەوە گەنجێک زۆر گوناحی کرد، زۆر تاوانی کردووە، شەیتان وای لێ دەکات دەڵێ من بۆ بپارڕێمە خۆی گەورە لێم خۆش ئەوە تاوانم کردووە، یعنی ئومێدێکی بەخوای گەورە نییە. ینی چی بکرێت بۆی کە ئەو یەقینە ئەو ئومێدە لە ناخماندا دروست بێت؟ خۆت فەرموو شەیتان وای لێ کردووە. ئەوە ئینسان نابێت دەرگا بۆ شەیتان بکاتەوە و خۆی تەسلیمی شەیتان بکە، چون بێگومان ئەوە شەیتانەوە لێ ئەکا ئەو یەقینت ناهێڵێ، شک و گومان بۆ دروست ئەکا. حتا نەگەڕینەوە بۆ یەقینەکە بێگومان بن دوعاکانمان پارانەوەکانمان هەر ئاوا دوا ئەکەوێ. خەلەل لای پەروەردگارەوە نییە، خەلەل و سوچ و تاوانەکە لای خۆمانەوەیە. ینی ئەبێ ئێمە با بڵێن مراجعی خۆمان بکەینەوە بۆ دوعاکانم وەرناگیرێ، ئەبێ خەلەلێک هەبێ، ئەبێ شتێک هەبێ دوعاکانم وەرناگیرێ. ئەینا خۆ بڕیاری خوای پەروەردگار هیچ شک و گومانێکی تیان نییە. خوای گەورە فەرمێ ئێوە دوعا بکەن من وەڵامتان دەدەمەوە. ئەی بۆ وەڵام نادرینەوە کەواتە خەلەلەکە لای خۆمانەوەیە و ئەبێ مراجعی خۆمان بکەینەوە، جارێکی تر بزانین ئایا هۆکار چییە؟ هۆکار چییە کە دوعا و پارانەوەکانمان وەرگیراو نییە؟ بۆ چەندین کەس بینومانە دوعایان کردووە و خوای پەروەردگار هەرزوو هاتوون بە دوعاکەی لێ وەرگرتوون. ئەی بۆ ئێمەوانین کەوا بە سوچ و تاوان و هەڵەکە لە خۆمانەوەیە. ئەوسا بەخشین تا چەند کاریگەری هەیە لەسەر قبول بوونی دوعاکانمان؟ بێگومان بەخشین نەک هەر بۆ دوعا، حتا بۆ شیفای نەخۆشیەکانیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئێوە ئەگەر ویستان خوای پەروەردگار شیفاتان بدا ببەخشن، خێر و سەدەقە بکەن. بێگومان بۆ دوعایش بەو شێوەیە. هۆکارێک لە هۆکارەکانی قبولبوونی دوعا بەخشینی ماڵە. تۆ دڵی دەوروبەر و کەسوکار و فەقیر و هەژار خۆش ئەەکەی، پەیوەندیت لەگەڵ خوای پەروەردگارە بتەو ئەبێ بۆ بەخشینە. بێگومان دوعا و پارانەوەکانیشت وەرگیراوتر و قبولترە بەلای خۆی گەورە. زۆر باشە مامۆستا کاتمان کەم ماوە لەسەر مەوزوعی دوعا ڕێنماییت بۆ موسڵمانان، بۆ ئەوانەی کەوا مێدیان بە خودا و بە دوعاکردن هەیە،
ئامۆژگاریەک یا خود ڕێنماییەک بۆەوەی مەسەلەن بە یەقینەوە بە ئومێدەوە بە ئادابەوە با بڵێن بە دڵخۆشیەوە دوعا بکەن بە تایبەتی کە دوورکەون و لە هاوبەشی پیداکردن بەخوای گەورە زۆر جار دوعاکردن هەنێک کەس بۆی نەزانینەوە تێکە خی گەورە فەرمێ ونحن أقرب إليه من حبل الوريد خی گەورە لە هەموو شتێک لێتەوە نزیکترە لە هەموو کەسێک لێتەوە نزیکترە پێویست ناکە کە خوایەک ئەوەندە نزیک بێ من قبرێک یان شتێکی تر داوا لە بکەم و لێ بپاڕێمەوە ئینسان نابێت کۆڵ بدە ئیلحاح بکە و پەشیمان نەبێتەوە ئەوە شەیتان وای لێکە ئەڵێ ئەوە چەند ساڵەت و دوعاکەیت و دوعاکانە دوورگیراو نییە هەمیشە بە دەممان بە دوعا بێ بۆ خۆمان و بۆ دەوروبەرمان و بۆ خۆشەویستان و دۆستەکانمان دوعای ئێمە بۆ خەڵکی ترگیرایە چون پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمێ هەر کەسێک دوعا بۆ برایەکی ئیمانداری بکە خۆ ئاگای لێ نییە کە تۆ دوعای بۆ ئەوکەی خوای پەروەردگار مەلایکەتێکی داناوە هەر چەندە تۆ دوعا بۆ ئەو ئەکەی ئەو مەلایکەتەش داوا ئەکە خوایە بە ئەندازەی ئەو دوعایە ببەخشە بە میشکەواتە با هەمیشە دەممان پاراو بێ بە دوعا و نزا و پارانەوەکانمان دوعا بۆ خۆمان بکەین بۆ دەوروبەرمان بۆ وڵاتمان یەقینمان هەبێ کە خوای پەروەردگار دوعاکانمان لێ وەرئەگرێ و ئەگەر ئێمە وا هەست بکەین ئێستا درەنگ بووە و دوعاکانمان وەرنەگیرەوە بەڵام ئەوە ئەکید بین خوای گەورە دوعاکانمان لێ وەرئەگرێ و بە ئەندازەی ئەو دوعا و پاڕانەوەیە لە بەڵاو موسیبەت خوای گەورە دوورمان نەخاتەوە. زۆر سپاس مامۆستا هیواکە میوانی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ ئامۆژگاریەکان خوای گەورە دوعای هەموو لای قبول کات ئینشاءالله. ئامین. بینەران عەزیز دەڕۆینە لای ناوڕێک و دەگەڕێن وڵاتان. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارام بەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتیلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بەڵازیان دەچینە لای بڕگەیەکی هەمیشەیی مانەوێژ یادەوەریە بزانین ئەو ڕووداوە مێژوانەی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوە چین پێکەوە بینەری دەبین.
16 پێنجی ساڵی 1916 مۆرکردنی ڕێکەوتنامەی سایکس بیکۆ لە نێوان ئینگلیز و فەڕەنسا و رووسیا بۆ دابەشکردنی مڵکەکانی دەوڵەتی عوسمانی بەسەر خۆیاندا و گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەڵوەشاندنەوەی فەرمی ئومەتی ئیسلامی. دەوڵەتانی سیعمەر بە درێژایی مێژوو هەوڵی پارچەکردنی دەوڵەتانی ئیسلامیان دەدا و بۆ ئەو مەبەستەش نیکۆلای قەیسەری ڕۆس نازناوی پیاوە نەخۆشەکەی بڕی بەسەر دەوڵەتی عوسمانیدا و ئاماژەی بەوە کردبوو کە پێویستە چاوەڕێی مردنی بکەین و میراتەکەی بەسەر خۆماندا دابەش بکەین. لە دوای سایکس بیکۆ کوردستان دابەش کرا بەسەر 4 پارچەدا و بەسەر 4 وڵاتی نەیاردا دابەش کرا. پێکێنەرانی ڕێکەوتنامەکە بریتی بوون لە بەریتانیا و فەڕەنسا و رووسیا، بەڵام بەهۆی هەڵگیرسانی شۆڕشی ئۆکتۆبری ساڵی 1970 سازانۆف نوێنەری رووسیا لە ڕێکەوتنامەکە کشایەوە و ناوی ڕێکەوتنامەکەش دەگەڕێتەوە بۆ نوێنەرانی فەڕەنسا و بەریتانیا بەناوەکانی جۆرج بیکۆ و مارک سایکس. ئەنجامی ڕێکەوتنەکە دروستبوون و پەیدابوونی کۆمەڵێک وڵاتی نوێی نەتەوەیی بوو. 16 پێنجی ساڵی 1989 شەیدکردنی سیاسەتمەدار و دادوەری شەرعی شێخ حەسەن خالد موفتی گەورەی کۆماری لوبنان بەهۆی تەقاندنەوەی ئۆتۆمبیلەکەیەوە لە تەمەنی 68 ساڵیدا. ناوبراو ساڵی 1920 لە شاری بەیروت لەدایک بووە، دەرچووی زانکۆی ئەسهەر بووە، مامۆستای وانەی لۆژیک و عەقیدە بووە لە زانکۆی بەیروت. لە زۆربەی زۆری بوارەکانی ئیسلامدا نووسین و کتێبی هەبوون. ئیسلام و دیدی بۆ دوای ژیان، ئەرکی کۆمەڵایەتی و ئابووری ئیسلام لە کۆمەڵگەدا و مسلمانان لە لوبنان و جەنگی مەدەنیەت لە کتێبە بە پێزەکانی ناوبراون. 16 پێنجی ساڵی 1991 کۆچی دوایی ئەدیب و لێکۆڵەر و ڕۆشنبیری گەورەی کورد مامۆستا فاتح مەلا عەبدولکەریم مدەڕیس، ناوبراو کوڕی زانا و مفتی گەورەی عێراق مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیسە و لەگەڵ باوکی و محەممەدی برای خزمەتێکی زۆری ئەدەب و دیوانی شاعرانی کوردیان کردووە و لە فەوتان پاراستونیان و ڕاوە و چاپیان کردوون. بەڵێزان بارەدۆخی ژیانی هاوڵاتیان و هەروەها کەپکردنی ئەو دەنگە ناڕازیانەی کە لەم بارەدۆخی ژیانی هاوڵاتیان ناڕازین تەوەری دووهەمی بەرنامەکەمان دەبێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کۆجەمالمان کردووە. مامۆستا کۆجەمال وەک مامۆستایەکی توانم بڵێم ناڕازی و چالەکەوانێکی دیاری شار کەوا داکۆکی لە مافەکانی خۆت و هاوپیشەکان و هاوشاری هاوڵاتیانەکەی. مامۆستا کۆ زۆر خێربێت. زۆر خێربێستانەکەم سپاس بۆ پێیان. بەڕێزی ئەگەر لەوە دەست پێ بکەم لەم قۆناغی ئێستا تێکەوتون بارەدۆخی ژیانی هاوڵاتیان بەگشتی جیلی فەرمانبەران و موچەخۆران بە تایبەتی یاخود بەڕێستان لە بەرەوەی مامۆستا بە تایبەتی تر بە چ قۆناغێکا گوزارێت؟ بەڵێ لە ڕاستیە خۆشتان ڕاگەیانکارن باشتر لە هەر کەسێکی تر شارەزای دۆخ و ژیانی خەڵکن کە لە ئێستاە گەیشتۆتە ترۆپشی ناومێدی و ناڕزایی خەڵک بە حکمی ئەوەی ئەم دەسەڵاتە لە هەموو ڕوویەکەوە توانین بڵین و بە هەموو پێوەرێک شکستی هێناوە لە ئیدارەدانی هەرێمێ. بەس تەنها ئەوەیە نایەن پێی لێ بنێن و دان بۆ ڕاستیە بنێن کە ئەمان شکستیان خواردووە لە حکومڕانی 30 ساڵی ڕابردویان. ئەگەر ورد بینەوە لە دۆخی ژیانی خەڵک بێجگەل لە فەرمانبەرانیش ئەوە سەیری بازارکەەوە سەیری کاسبکارانی ئەوانەی کە ئیشی سربەخۆیان نەکرد و لە کەتی تایبەت تا ئیشیان نەکرد هەمویان بە شێوەیەکی گشتی ژیانیان خراپە چونکە ئەم دەسەڵاتە جگەل لەوەی کە ژیانی فەرمانبەرانی تێکدا و نەیتوانی وبژێوی ژیانیان بەباشی لە کاتی خۆی هەرسی ڕۆژارێک موچیان باتێ کەتی تایبەتیشی بە تەواوەتی وێران کردووە قۆرخی کردو بۆ کۆمپانیا حیزبیانی کە تەنها و تەنها داهاتەکەی بۆ حیزبە و خەڵکی بەگشتی لی بێبەش کراوە. هیناخۆی ئێمە سەیری وڵاتانی پێشکەوت و بکەین بەشی زۆری خەڵک حەز ناکە بچێتە کردی گشتیەوە چێتە کردی تایبەت چونکە زانێت داهات لە کردی تایبەت باشترە بەڵام لێرە کردی تایبەتیش قۆرخ کراوە بۆ دوو حیزبی دەسەڵاتدار و کۆمپانیەکانی سەر بە حیزب بۆ خەڵکی تر لی بێبەری و لی بێبەش کراوە. دۆخی خەڵک زۆر خراپە و پێم وایە ئەمە شتێکە وتنەوەی بۆ بە زیادە چونکە هەمومان هەستی پێەکەین و کەسێک نابینی لە ڕووی دەرونیەوە ئاسو دەبێت لە وڵاتی هەتا ئەوانش کە بژێوی ژیانیان باشە کە چینێکی زۆر کەمن ئەوانش
هەست بە بێتاقەتی و بێزاریانەکەی چونکە بینن بەردەوام ئەم هەموو خەڵکایە کە خەڵکێکی زۆر ڕۆژانە پێویستی تەنانەت بە بەنانە بە پشتی زۆر سادەی ژیانە کە نیەتی بەتایبەت ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانە کەس ئەم نەمان ئەمە وتۆتەوە یعنی بەشێکی زۆر لە موچەخۆرانی ئەم حکوومەتە تا ئێستا موچەی مانگیەکی ساڵی 2020یان وەرنەگرتووە کە ئەمە لە بە مێژووی حکومڕانیە گەر بچی مێژووی حکومڕانی لە دنیاە بخوێنیتەوە شتی وا دیاردەی وا دەگمەن نەبووە یعنی شتی وان نەبووە تۆ نەتوانی لە نیوەی بگاتە نیوەی ساڵێک موچەی فەرمانبەرەکانە دابینکەی زۆر باشە مامۆستا ئەم بارودۆخە بەو شێوەی کە وەک بەڕێستان لێ ئەوەندە خراپ بووە ئەگەر بەردەوام بێچی ئایا موقیفی هاوڵاتیان مامۆستایان کە توانم بڵێم جیلێکی نۆخبەترن ڕەنگە پێشەنگی کۆمەلگا بن و پێشتری ڕزمونیان هەبوو واجێگە دەستیان دیارە یعنی حکوومەت بەڕاستی بۆی ئەلوێ بەم شێوەیە یان توانێت 5 مانگەبوون نەموچێنەدا هیچ هەڵوێستێکی شینیان خراپیەکە ئەوەیە کە ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە نەڕازایەتی خەڵک تێناگەن هەر دوێنێ یەکێک لە بەرپرسانی یەکێک لە حیزبە سیاسیەکان کە پێگەیەکی باڵاشی هەیە مەترسیەکەی ڕوون کردوتەوە کە داوایەوە کە هەرچی زۆر چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم کێشە و گرفتانە بدۆزرێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەمە نەبووە بەڕاستی یەک لە لای هەمویان کە تێبگەن خەڵک چیتر قبوڵی ناکا ئەگەر چی تا ئێستا ئێمە وەک مامۆستایان بۆ نمونە ئەگەر باس بکەم لە ماوەی 4 ساڵی ڕابردووە بە شێوازێکی زۆر مەدەنی دوور لە هەموو تونند و تیژیەک تەنانەت ئێوە خۆتان ڕاگەیانکار بوون هاتوونەتە ناو خۆپشاندان و ناڕزایی مامۆستایانەوە زیان بە یەک درەختی سەر شقامەکان نەگەیشتووە کە ڕەنگە هەنێک خەڵک ئەمە بە ڕەخنە ببینێ و پێی وایە خەباتی مەدەنی سوودی نییە بەڵام بە بڕوای من تونند و تیژیش هەر سوودی نییە لەبەرەوەی دەسەڵات ڕەنگە حەزکا بە جۆرێک لە جۆرەکان تونند و تیژی تێکەوێ بۆی پاساوی ئەوەی دەست بکەوێت کە بە شێوەیەکی زۆر دڕندانە سەرکوتی خۆپشاندان و ناڕزایی خەڵک کاروکۆی ئەمڕۆ لە شاری دهۆک بینیمان کە لە دوو ڕۆژی ڕابردووە کۆمەڵێک مامۆستای بەڕێز لە مامۆستایانی ناڕازی و کۆمەڵە چالاکەوان بۆ بژێوی و ژیانیان بڕیاریاندا ئەمڕۆ کاتژمێر 3 بێنە سەر شەقام بۆ دەنگی ناڕزایی بگەێنن بەگوێی دەسەڵاتداران کە چیتری تر ئەم دۆخە جێگەی قبوڵ نییە بەڵام بەداخەوە دەسەڵات بە شێوەیەکی زۆر ناتەندروست مامەڵەی لەگەڵ خۆپشاندان و ناڕزایی خەڵکی ناڕازی کرد لەو شارە و ئەو بژاردەیی کە هەمیشە دەسی بۆ با بژاردەی توندوتیژی و پەلاماردان بژاردەی ئەمنی کە لە دنیای ڕەفزە ئەمە یعنی تۆم هاوڵاتیانە بێچەکن خەڵکێکی سڤیلن هاتوونەتە شقام ماوەستا قسەکەش پێ دەڕۆم بۆ زیاتر وەرگرتنی معلومات هەوڵ دەدەین پامێری دهۆکمان انشاءالله هەر لەگەڵ بێ بۆی بتوانین بزانین بارودۆخیەوە چۆن هەر بۆ پشتگیری قسەکانت هەندێک زانیاری گەرچی پژڕاز نەکراونەتەوە بەڵام باز لە دەستبەسەکردنی ژمارەی زۆر لە هاوڵاتی و مامۆستا و چالاکەوانی مەدەنی دەکرێت بەڵام زانیاریەکان فەرمینین ئێمەش هەر ئەوەی کە لە ڕێگەی تەلەفۆن و پەیوەندی و پێمان گەیشتووە نزیکەی 50 لە مامۆستایان و خەڵکی بەتایبەت چالاکەوان و ڕاگەیانکارەوە هیچ زۆربەی زۆری ڕاگەیانکارەکان دەستگیراوە بەسەر کامێرە و پێداویستەکانی ڕۆژنامەوانیانە و خەڵک ڕۆژنامەنووسەکان زۆربیان دەستگیر کراون بۆی ڕووماڵ هەیە تاوانی کە بۆ مۆبایلیش تەسویری خۆپشاندانەکانیان کردو دەستگیر کراون لە ناویانە ئەندام پەرلەمان هەیە کە تەسویری کردو و مۆبایلەکەی لێگیرا و ماوەیەکیش دەست بەسەر خۆپشاندانەکان بووە بەڵێ لە ناو خۆپشاندانەکانەوە بە شێوەی لایف پێم وابێ خۆپشاندانەکانی گواستۆتەوە دەستگیر کراوە ماوەیەک و مۆبایلەکەی لێسەنرا و ڤیدۆکەی پێک سڕاوەتەوە دوایی ئازاد کراوە زۆرێکی بەشێکی زۆر لە خۆپشاندەران هەتا لەوانە مامۆستا بەیاردۆسکی ئەو مامۆستا بەدەل لە شەو لە سەعات 1 بە شێوەیەکی زۆر نەشیا هەڵام کوتاوەتە سەرماڵەکەی هێزانینەکان و دەستگیریان کردووە و کۆمەڵە چالاکەوانی مەدەنی لە خۆپشاندانەکانە دەستگیریا و لە کاتێک ئەمانە خەڵکی سڤیلن و خەڵکێکی زۆر سادەوە داواکاری زۆر سادە داوای بژێ و ژیانیانەکەن یانی لینکتان هەیە ئازاد نەکراون تا ئێستان ساتە نەخێر بەشی زۆریان زۆر بە شێوازی دڕندانە لە ناو خۆپشاندانەکان فڕێنراون وانێکیان پێشەوەی بگەنە خۆپشاندانەکان وەکو مامۆستا بەدەل لە سەعات 1 شەو بە شێوازێکی زۆر ناشارستانی دوور لە هەموو بایەکی ئینسانی فڕێنراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ئەمە ئەومان پێڵێم دەسەڵاتە ناوێت چاکسازی بکە ئێمە لە خۆپشاندانی حوتی 5 کاتێک کە پەیامێکی ناڕزاییمان بڵاو کردەوە بەیاننامێکمان بڵاو کردەوە کە ئەنجومەنی ناڕزایەتیەکان کە وەکو چەترێک بۆ ڕێکخراوەکان ئەو بەیاننامەیەمان بڵاو کردەوە لەوێ داوای ئەوەکەین کە دەسەڵات لە بری وەڵام دانەوە بە شێوازی ئەمنیانە و سەربازیانە بیر لە چارەسەری بنەڕەتی ئەم دۆخە بکاتەوە کە بە بڕای من و هەر ئینسانێک لەم وڵاتە زۆر زۆر ئاسانە تەنها دەست بەرن بۆ ئەم هەموو بارگرانی لەسەر بودجەی گشتی وڵاتە دروستیان کردووە بە سەدان هەزار بە قەولی خۆیان لە خەڵکی ناشایستەیان خزانۆتە ناو لیستی موچەخۆرانەوە ئەوەی ئێمە بیستومانەوە خۆشیان نردویانە بۆ بەغا لە دوای
ساڵی 2014 پێم وابێ ڕێژەی فەرمانبەرانی هەرێم 682,000 بووە و هەرێ بەغا بۆ نمونە لاری نییە لە نردنی موچەی ئەمانەوە پێشتریش چەند جارێک ئەمەی وتووەکە ئێمە ئامادەین ئەو موچەی ئەو ڕێژەیە لە خەڵک بنێرین بەڵام ئەمانە نزیکەی 1,200,000 کەسیان کردەوە بە موچەخۆر و خستویانەتە لیستێکەوەمانە بەشی هەر زۆریان پاسەوانی وێلا و باخی مەسوولەکانی وڵاتن کەمانەوە زۆر وتراوە و هەموو خەڵکی کوردستانی ژەزانێ و خۆشیان نایشارنەوە کە لەگەڵیان دانیشی کە قسەکەی باز لەواکەن بەڵام نایان دەست بۆ ئەمانە بەرن یان سزای موچەخۆری ڕاستەقینەیە وڵاتایەن. مامۆستا پامنێرمان لە دۆکەوە ئامادەیە بووی بزانین دۆخی کرد دهۆک چۆنەوە ئەو ناڕەزایانە چین لێ ئەمجە سڵاوی خوارد دەبێت سپاس کە لە بەرنامەکەمان ئامادە بووی ئەمجە زانیارەکانی دۆک چین و دەنگە ناڕازیەکان بەکوێ گەشتووە دەوترێت خۆپشاندانەکان توندوتیژی لێکەوتوێتەوە ئەگەر زانیاری زیاترمان پێ بدەیت. بله سلاو بلتا و همه بینارید کانال عثمانی پیام افروکه بریار بو کس دمجمر سی واری خرابونه که ما مستو فرمانبرا و همو چین دیت بجنیت جواکی البدرگاه پارک آزادی دهو که پریو بشید لهزت امناهی همو جاده یا تایبت اوره که چن کو بو بدرگاه پارک آزادی چن سر همو رکا هزت امناهی هبون پلیس آسایش هزت چالاکیت مدنی هاد بونه بلاف کردن لهمی سر جاده بهنده کورگیری هر ما مستقل هر فرمانبرکل هر کسی که بکن کو بچیت برف پارک آزادی بچید اجبرنده حکومتی چندین جاها خرابون هاد بونه کردن او اجبرنده کو هزت امناهی رگیری الخلق اكيد كر رجال فرمانبر و چالاگوانات كر کو بچنه به درگاه پارک آزادی وکی ما گویی الگلک جا خرابون چه ببون چونکی اوجه کو ما بس کو خرابون لی بهتر کردن هزت امناهی گرد بو نتلا کس بچی تویره وکی ما زانی بدهان چالاگوان بدهان ما مستعدی نگرتن حتی نو کجی او خرابون یا آماده یا حاضره بله بجین هزت امناهی نه الا کانالت راگاندن الوری حاضر بن هر کسی که چو بایره چو کانال راگاندنه چو سوشال میدیا چو هر کسی که موبایل خوش اینا بادره دایت گرتن بلکه دایت شاندن و موبایل های جیت استاندن و داو جیت دستگیر کردن جبرند بدهان کس بدهان چالاگوام بدهان ماموستا بیرزی برانبر هاتا کردن شلای هزت امناهی و بیرزی برانبر هاتا کردن هات نه شاندن و چندین کس جهاتی ندستگیر کردن بری چند روزا طبعا وکی ما گویی بری 4 روزا جی او کسین کو او ما مستعد ناراضی اوید بیاین خرابونه انجام دن رسمی داخل مولتش دستگاه پیوندی دار کرد بول پاریزگاه دو که بله پاریزگاه دو که هیچ ولامک هیچ برسوک بو ما مستعد ناراضی نبو یعنی که وطن بله نب نخیر برسوانه دا و اف بجناف چالاک یا کلبر بو بهتا کرن بتنه خربابونک بو یعنی بتنه دا بیاننامه که تخواندن دا ماموستا فرمانبر دا خازیت خوب بیاننامه که دا پیشکش کن آن دا گهینه دستگیت را گاندنه لیوکی ما گوتی هزت امنایی آسایش هزت چالاکیت مدنی همه جها راست یا بون و هر کسی که کوتوی را در باز ببا تایبت و که ما گوتی رکت او رکت چنه پارک آزادی دا بجنه کادکی و چو رگیری لید کر کو بچنه وره حتی بجین دوروبرت باجر دهو که جی یعنی او بجین او رکت هنن او باجر دهو که چه نزدیکی تنهایی بیت یا جیل نزدیکی بسره بیت او هر دو رکت سرکی کو بجین هنن او باجر دهو که مفرزت هزت امناهی الویره جه بون یعنی همی رنگا بجین هزت امناهی هاد بونا بلاف کرن و رنمایی به هاد بونا دان که هر کسی که یعنی بهت خرابونه بکد یعنی حاضر ببید اکثر بهت دستگیر کرن اجبرنده جی حتی هندک را گهاندن کار جی تاتی دستگیر کرن و ما میوانه که بوم کدا ایکش ما مستعد ناراضی گروپ دنگ ما مستعد ناراضی ایکش وانا میوانه ما بو بله هزت امناهی به کل کر کو دستگیر کن کتک خوش دستای نادره و
يعني بجين برف مال وچو نشال برنامه مجي آماده بیتن واتومی ولی کبریان ماوش مستبای آمیدی بوش دنگ گروپ دنگ مامستاید ناراضی بله هزت امنایی بجین پیکول کرد کوی مامستاج دستگیر کن لب کتک خوش دستای نادره و که ما گوتنت مامستابیاری جوار گرتین شلایت هزت امنایی و جهاد بولیدان جی یعنی تندو تیجی برانبر مامستابیاری جهاد ببکارینان که دامیوانه ما بیتن و گلک مامستای دیتر جی اکو بجن جلوبرگ تو هاد بو ندراندن بیرزی برانبر هاد بو کرن تندو تیجی هاد بو بجن شلایت هزم ناهی و گل مامستا و خربه بویان هاد بو بکارینان زۆر باشە ئەمجد تۆ لە ناو خۆپیشاندانەکە بووی جنزیکەوە زانیاریت هەیە مامۆستایان جگە لە خوێندنەوەی بەیان نامەیەک هیچ و تیژێکیان کردووە بەردیان وەشاندووە ئاگریان لە شوێنێک بەرداوە وای هێزەمنیەکان بەم شێوەیە مامەڵیان لەگەڵ دەکەن وەروە ئەگەر زانیاریت هەبێت چەند لە مامۆستایە خو چەند لە چالەکەوانەکان و ڕۆژنامەنووسەکان گیراون و لەو گیراوانە ئازار دراون یاخود بەردراون یان چارەنووسیان لە ئێستادا چۆن چۆنیە بله بجین برپرس گروپ مامستایت نارازیل دهو که مامستا بدل برواری شب و شبیدی دم جمر 12 شبه شلایت هزت امنایی و هزت امنایی چوبونه سر مالا مامستا بدلی و دستگیر کرد بو کو بری چهار روزه وکی ما گویی مامستا بدل برواری گل اندام دیت گروپ مامستایت نارازیل دهو که مولت فرمی مولت پیشکش کرد بو کو ریپ بهتدان خربابون بکن وکی ما گویی برپرس گروپ مامستایت نارازیل دو که هات دستگیر کردن هر شویدی افروکش بدهان مامستایت دین دستگیر کردن از نشم بجم کاچندن بس پیشبینی تکرنش 5 مامستا حتی 100 مامستا بنا دستگیر کردن و افرجه وکی ما گویی بیت هر زدبون دابید گل بردامیا خربابونه مامستال بر بو مایدم جمره که بردرگی پارک آزادی خربابونه که امناهی یا اشتیانه پریو بن تنه بیان نامه که داخینن تنه دا اکو بجن دستگیت را گاندن الوری حاضر بن دا مامستا و فرمانبر و همه چینه دیت بجن که مافه هاتی اخوارن دا خوازا مافه خوکن هرش موچه هرش پاش کفتی که مامستاد بجن اوه 5 روز ما موچه ور نگرتی هی واد در بازبویشی پمان شوه 5 روز پتر در بازبون که مامستا و فرمانبر موچه ور نگرتی و که همزانی جی اوه هی واد 5 تاف ساله دا هرش دست پیکا صالحتانو که اف 5 هی در بازبون تانو که موچت مامستا نهاتی ندان موچت فرمانبر نهاتی ندان یعنی مامستا باردوخه که خراب داد در باز بن بجین روشا مامستا و فرمانبر و موچه خوراب گشتی گلک یا آلوزه گلک یعنی بجین یک جار یعنی هر پاره که هبید چه پاره بردست نمایه بلکه برانبر وجدا بیت همید قراردار بن یا کردار بن جبرنده جی یعنی اوانات ویایش و آزارت خو داخازیت خو پرکا چاف که تلویزیون ها بگین جد برپرس بگین حکومت هرما کردستانه بو مایدم جبره که ویال پارک آزادی خربابونه که آشتیانه بکن ولی وکی ما گوتی هزت امنایه نبتنه نهیلا خربابون بتاکرن بلکونه کس بچی تاویل لگل بو سپاس بو زانیارەکانت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو ئەوانەی کەوا لەنجامی و تونند و تیژیانەی هێزەمنیەکان بەرامبەر خۆپیشاندان و ناڕەزایی مامۆستایان و چالاکەوان و ڕۆژنامەنووسانی دهۆک زانیان بەرکردو لە تەندروستێکی باش بن بە هیوای سەلامەتی بۆ هەموو ئەوانەشی کەوا لە ئێستادا دەست بەسەر کراوە ئەمەژە بۆش بکەین کە ئەو میوانەمان ئەمڕۆ بڕیار بوو ئامادە بێت بۆی لێدان و تونتیژی لەلایەن هێزەمنیەکان و بەرامبەری نەیتوانی لە بەرنامەکەمان بە هیوای سەلامەتی بۆ مامۆستای بەڕێزیش لەبەر ئەمنیەتی خۆشی قەینە هەن ناوەکەی لێرەوە ناڵێنەوە مامۆستا ئاکۆ جەمال بابینەوە لای بەڕێستان فەرمووە بارودۆخی یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستان کەوا کۆمەڵێک مامۆستا بۆ داواکردنی مافی خۆیان بەم شێوەیە مامەڵیان لەگەڵ دەکرێت چاوەڕێ دەکەی ئەمە تەسیر لەسەر شارەکانی تر دروست بکە یاخود پەلپێشێ بۆ شارەکانی تر یاخود جۆری ناڕازیەکان ناڕزایەکان با بڵێن فۆرمی تر وەرگرن و ئەگەر بێت و حکومەت وڵایمە پێشتریژە و هۆشداریەمان داوە کە ئەڵێن تکایە ئەوانەی کە تێئەگەن لەم دۆخە ئەوانەی هەستی بەرپرسیارەتیتان هەیە و بەخەم ئەم ئەزمونەوەن
بیر لە چارەسەرێکی بنەڕەتی و خێرایی ئەم دۆخە بکەنەوە بۆی لە دەست دەرنەچێت چونکە ئەگەر خەڵکێکی وەک مامۆسایان و فەرمانبەران بە شێوازی مەدەنیانە بیانەوە بێن بەیاننامەیەک بخوێنەوە تعبیر لەو دۆخە خراپە بکەن کە تی کەوتون بۆ هۆی ئەم دەسەڵاتەوە تۆ ڕێگەیانەیە چاوەڕێی چی لە خەڵگەکەی بۆ ئێمە چاوەڕێەوە کەم و بەڕاستی داواژەکەم خەڵکی کوردستان و هەموو موچەخۆران و فەرمانبەران و بە تەواوی خەڵکی کوردستانەوە خاوەنداری لەو خەڵ دەنگە ناڕازانی شاری دۆ بکەن کە ئێستا لەژێر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە شێوازی زۆر ناشرین مامەڵەیان لەگەڵا کرای و دەستگیر کراون خاوەنداریان بکەن و هەموو حیزبە سیاسیەکان داوایان لەکەین هەرچی زۆر بێنە سەرخەت چۆنەڵێی بیرێک لەم چارەسەر بکەنەوە کە ئەم خەڵکەی تێکەوتووە ئەم دۆخە خراپەی خەڵک پێ گوزەرەکە و هەروەها داوا ئەکەم لە وەزیری پەروەردە کە ڕێگە نەدا هەر ئەم شەو بێتە سەرخەت نێڵە هیچ مامۆستایەک بۆ لەوانەی کە چوون بۆ خۆپشاندان بگیرێن چونکە مامۆسایان تاوانبار نین هیچ تاوانێکیان نەکردووە یعنی پێم سەیرە لە دنیای شتیوانە بووە تۆ دەست بخەنە بینە قاقات نەژێڵن هاوار بکەی یعنی ئەم خەڵکە گەشتۆتە تینی و تۆ بە تەواوەتی دەست خستۆتە سەر قورجی و ئەتەوێ بیخنچێنیت ئەڵێ نابێ هاواریش بکەی ئەی چی بکات یعنی هانا بۆ کوێ بەرێ داوای هیچ شتێکی زیادەی نەکردووە داوای ڕوخانی ئەم دەسەڵات و حکوومەتەی نەکردووە کە لە ئەساسا لە بنەڕەتا شایستەی ئەوەن ئەمانە هەمویان بگیرێن چۆنەڵی دادگایی بکرێن و سزا بدرێن لە پای ئەو هەموو بێحورمەتیە لە 30 ساڵی ڕابردووە بە ژیانی خەڵکیان کردووە یەک کەرتێک نییە لەم وڵاتە دۆخی باش بێ سەیری دۆخی تەندروستیت کە سەیری پەروەردەت کە سەیری بازار و پیشەسازی و کشت و کاڵت کە هەر هەمووی شێوا و هەر هەمووی وێرانەیە هەر هەمووی لە ڕوخان نزیک بۆتەوە بەڵام دەسەڵاتێک واش یەت دەستی چەودی خۆی یەت هەموو شکستەکانی خۆی بە میلەتێکی بێدەسەڵات کە هاتووە تەنها و تەنها هاوارەکە بۆ ئەوەی سەرەتاییترین مافی کە مەسەلەی موچەیە پێ بدرێ بەڵام بەو شێوازە نەشیاوە مامەڵەی لەگەڵاکە بە بڕوای من لە دنیای شتیوانە بۆ تەنانەت لە فەڕەنسا کە لانکەی دیموکراسی و لانکەی پێشکەوتنە خۆپشاندان کراوە لەوێ مۆڵ و بازار و ئۆتۆمبیل سووتێنراوە و واش دەسەڵات بە شێوەیەکی زۆر ئەخلاقی مامەڵەی لەگەڵ خۆپشاندەران کردو لەگەڵ خەڵکی ناڕازی تووڕە کردووە ئەوە دەسەڵاتە بێ فێر بێ بە ئەخلاق و مامەڵە لەگەڵ خەڵکە بەڵام بەداخەوە لێرە خەڵکی ئێمە زۆر بە ئەخلاقیانە بە شێوازێکی زۆر مەدەنیانە زۆر ئاشتیانەوە دوور لە هەموو تونند و تیژیەک و خراپەکاریە گەچێتە سەر شەقام و پەیامی ناڕزایی و تووڕەی خۆی ئەگەیەنێ بە دەسەڵات بە داوای چارەسەرەکە و ئێمە بۆ نمونە لە حوتی مان کاتێک کە چوینەتە سەر شەقام بەیاننامەیەکی حەوخاڵیمان دەرکردووە بڕواتان بێ هەرم حەوخاڵی ئێمە کە وەکو کۆمەڵە خەڵکی ناڕازی هەموو چین و توێژەکان یامان بەدەسەڵات بەس ئەوە جێبەجێکە من تەحەداکەم لە ماوەیەکی قیاسی زۆر زەمەنی زۆر کەمە کێشە و گرفتەکانی وڵاتە چارەسەرە بێ بەس بەوەی کە داهاتی نەوت شەفافکەن بەوەی کە خاڵە گومرچەکان بجێڕنەوە ناو خەزێنەی دەوڵەت باج و گومرگ ڕێک بخەنەوە و ئەو هەموو بندیوار و خەڵکە ناشایستەیە لە لیستی موچەخۆرانی ڕاستەقینە دەربهێنن و چاکسازی بنەڕەتی بکەن بە بڕوای من لە ماوەی چەند مانگێکا دۆخی وڵاتە ئاساییە بێتەوە بەڵام بەمان بە هەزاران کەسی ناشایستە کە ڕۆژێک وەزیفەی گەشتیان نەبوو بە بریکاری وەزیر و بە وەزیر و بە ڕاوێژکار دایان مەزرانون و موچەی زۆر باشیان بۆ برینێتەوە بە هەزاران خەڵکەیە لە ئەوروپایە کە ئێستا پارێزگاری لەم دەسەڵاتە دز و گەندەڵ و نەفاماکە هۆکارەکەی ئەوەیە کە لەوێ لە ئەوروپاژی موچەی لێرە بۆ بڕاوەتەوە بۆ بارگرانی بەسەر بودجە و داهاتی ئەم وڵاتەوە یعنی کاتی ئەوە هاتووە بەڕاستی حیزبە سیاسەکانی چیتر ئەم ڕۆڵە شەرمنانە نەبینن و بێن ڕابەتی خەڵکی کوردستان و دەنگی ناڕازی بکەن و پێم وایە لە ناوی شەتی پارتیشە کە ئەمانەت دەسەڵاتیان بەدەستە خەڵکێکی زۆر ناڕازی و تووڕە هەیە چونکە من ئێستا خۆ هاوڕێمانێ حیزبیە یەکێتیە بۆ نمونە پارتیە ئەویش برسی کراوە خۆمانە هەڕەمێک لەسەری سەرەوە بوون بەخاوەن پێگە بوون بەخاوەن ئابوووریەکی زەبەلاح و بەشی هەفتا پشتیان کۆ کردوێتەوە لە دزیویانە لە پارە و داهاتی ئەم وڵاتینا بەشێکی زۆر لە خەڵکی خۆشیانێ برسیە نەدارەوە خەڵکیان هەیە بڕواکە بریندارە لە شەڕی داعشا برینار بووە ئێستا نەبووە مناڵەکان احتیاجن بە 10,000 دینار و ماڵە شەهید هەیە ئێستا بژێوی ژیانیان کەوتۆتە خەتەرەوە و ئەمانە هەر دەستیان بۆ قوتی مامەسا و فەرمانبەر نەبردووە ژیانی خەڵکیان بە تەواوەتی شێوانەوە تێکیان داوە بۆ یەتکاکەینەوانیان کە وەختی خۆی
کە زۆر کا دەیڵێنەوە ئێمە شۆڕش و خەباتمان لە تەمەنێکی گەنجی دەست پێکرد بۆ بژێوی و ژیانی خەڵک بۆ شەرەف و کەرامەتی خەڵک بۆی بیان پارێزین لە دەستی بەعس و زاڵمە ستەمکاری بەعس بەڵام ئێستا نازانم ئەمانە بۆ بێدەنگ بوون لە ئەم هەموو ستەمەی کە حیزبەکانیانی کا بەرامبەر بە خەڵکی کوردستان بۆ یەگەر ویژدانیان هەیە ئینسانیەتیان هەیە دۆخی خراپی خەڵک هەست پێکەن لە باخ و وێلاکانیان بێنە دەرەوە تۆزێک لە ژیانی خەڵک ورد بنەوە ئەم خەڵکە لە خۆشییاوان ناکە ئەم خەڵکە ئاژاوەچی نییە ئەم خەڵکە تێکدەر نییە ئەم خەڵکە خەڵکێک تحریکی ناکە لە وڵاتانی دەرەوە و بیاوێ دەستێکی دەرەکی بێ ئەم ئارامی کوردستان تێک بە ئەم خەڵکە برسیە نەبووە ژیانی شێواوە و تێکدراوە داوای چاکردنیەکە داوای سادەترین مافێکە بۆیە حەج ئینسانێک ویژدانی هەیە ئینسانیەتی هەیە تی ئەگا لە دۆخی خراپی خەڵک ئەوان شۆڕجێڕەکانی ڕابردووەوانەی کە تا ئێستش منەتی ئەومان بەسەراکەن کە ئەمان لە تەمەنێکی گەنجی ڕایان کردە دەرەوە بوون بە پێشمەرگەوچێکی شەرەفیان کردەشان بێن دۆخی خراپی خەڵک ببینن بێن ئەم ئەزمونە با لە دەست دەرنەچێ ئێمە ساڵانێکە هاوارەکەین تکاکەین تکایە ئەم ئەزمونە لە بەردەم هەرس و تیاچوونایە من لە ئێوە پرسم وەکو دوو ڕاگەنکار کە ئێستا لێرن مانای چییە خەڵکێک بێن بۆ ئاژۆ کۆبکاتەوە بۆی بگەڕێتەوە سەر عێراق کە بەکارەساتە یعنی ئێمە ڕۆژگارێک بوو داوای سربەخۆیی و فیرالی و ئازادیمانەکرد لە عێراق کە مافێکی سروشتێ و هەر ئینسانێکی شەریف لەم کوردستانە ئەوە خەونێتی کە ڕۆژگارێک بگاتە سربەخۆیی و کورد وەکو هەر نەتەوەیکی تر لە دنیا دەوڵەتی سربەخۆیە بێ بەڵام بەم دۆخەوە کە ئێستا خەڵکی کوردستان تێکەوتووە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئەوەی کە بەعز نەکێ بە خەڵکی کوردستان ئەم هێزانە کردیان بەداخەوە لە سوکایەتیکردن لە کوشتنی ڕۆژنامەنووسان لە دکردنی دەنگی ئازادی خەڵک لەوەی کە خەڵک ناتوانێت تەنانەت قسە بکە قسە کە سادەترین شتە خەڵکێک ئێستا ناتوانێت لایکی پۆستێک بکە خەڵکێکی ناتوانێت پۆستێک بکات ناڕزایی و دۆخی خراپی خۆی بەیان بکە ئەگیرێ وە سوکایەتی پێکرێ و ئیهانەکرێ لە کاتێکە خەڵکێکی زۆر لەمانە کاتێککە بوون بە پێشمەرگە بۆ دیفاعکردن لە ئازادی خەڵک بۆ دیفاعکردن لە ئازادی ڕادەربڕین و وتن چوونە شاخەکان ئەی ئێستا بۆ قسەیەک ناکەن لەسەر دۆخی خراپی خەڵک تا لە دەست دەرنەچووە بۆ خەڵکێک داوا بکە لە هێزە عێراقیەکان لە حکوومەتی عێراق و لە سەرۆکوەزیرانی عێراق کە موچەکەی بچێتەوە سەر حکوومەتی عێراق لە کاتێکە حکوومەتی عێراقیش خۆزانین بەشی زۆری داهاتەکەی لە ڕێگەی نەوتەوەی بەڵام تام ساتەی من لەگەڵ ئێوە قساکەم بۆ یەک موچەی فەرمانبەران و موچەخۆرانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق دوانە کەوتووە مامۆستا دەنگە ناڕازیەکان زۆرن کردبوونەوە ئەنجام دەدرێت خۆپشاندان دەکرێت بەڵام بەشێک لە مامۆستایان ساردن لەوەی کە بەشدار بن لەگەڵتانە دەوترێت پلانێکی گشتگیر نییە کە هەمومان ئەم داواکارانە جێبەجێ بکرێت کاکەدانا بڕوا بکە پلان هەیە بڕوا بکە خەڵک بەتایبەت ئەوەی مامۆسایان کردیان شۆڕش بوو بەتەنها خۆپشاندان نەبوو کە نزیکەی هەفتا خۆپشاندانیان لە ساڵانی ڕابردوو کردووە بە جوانترین شێوە ئەوەی زەڕەیەک ئەخلاق و ئینسانیەتی هەبێت تێگەشتنیە بێ لە مێژووی خۆپشاندان و ناڕزایی تێگە ئەم خەڵکانە خەڵکانی هەرە دڵسۆز و پاچی ئەم وڵاتە بوون بەڵام ئەو دەسەڵاتێکە تەیە وەکو مافیا مامەڵاکە و تێناگا لە دەنگی ناڕزایی خەڵک و بۆچی وەکو پێویست مامۆسایان و خەڵکێک ئیتر نایەت بەدەم خۆپشاندانی مەدەنیانەوە لێت ناشارمەوە ئێمە چەندەها جار ئەو پەیاممان پێگەیشتووە خەڵکێکی تر باوەڕی بە خۆپشاندانی مەدەنیانە نەماوە کەمە مەسجێکە بێ دەسەڵاتداران یە وڵاتە لی تێبگەن هێزە ئەمریکان خوێندنەوەی بۆ بکەن ئەبێ ئەوانەی ئەقلیان هەیە تێئەگەن بەخەم ئەم دۆخەوەن ئەبێت تێبگەن تا لە دەست دەرنەچووە چونکە من پێ دەڵم بەشێکی زۆر لە خەڵک سەرزەنشتی ئێماکە کە بۆ هەرڵێن بە ئاشتی بۆ هەر بە شێوازی پرسیارێتە ئارا ئەزمموی ڕابردوو مامۆستایان فەرمانبەران خەڵکی ناڕازی هەرێمی کوردستان موچەخۆر هەر کەسێکی سەرجادە بە شێوازێکی ئاشتیانە حکوومەتی هەرێم ئەم گرفتانەمانێ حکوومەت هێرەمیش بە شەق و زلە و بۆ ژوورەوە ئەنێم هاوکێشەیە گەر تا 100 ساڵی تر بەردەوام بێ هەر ینی نەتیجەکەی وازەحە کۆمەڵک دەگیرێن و کۆمەڵک فەسڵ دەکرێن و چواری وەک بەڕێستان دەبنە قوربانی و مەسەلەن ینی مەترسیەکە زۆر با بڵین لە ئێستادا زۆر خەتەرە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی نایەوێت گوێ بگرێ یاخود نافامێ یاخود ناوێ هەر بەڕاستی ناتوانێت ئەزانێ ئەم بارەدۆخەیە و خەڵکیش هەڵبەت ئێمە لێرە تەشریح خەڵک ناکەین بۆ تونوتیژی بەڵام ینی بەڕاستی بێباکە لەوەی تونوتیژی دروست بە هەڵبەت زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارمان بڕوا بکە بەشی هەر زۆری تێنەگەشتنە لە دۆخی خراپی خەڵک کاکە ئەمانە تەنانەت لە ماوەی قەدەغی هاتوو چۆشە بێ ئاگا بوون لە خەڵک چوو بوونە باخ و ڤێلاکانیان حیمایە و بەردەسەکانیان خواردن و پێداویستەکانیان بۆ بردن بۆەوێ ئەمانە لە ناو خەڵکانین ئاگاداری ڕەوشی خراپی خەڵک نین و بۆ ئەوەشیان کە ئەمە تا 100 ساڵی تر بەردەوام بێ نەخێر بەردەوام نابێ ئەمە لە مێژووە بخوێنەرەوە هەر مێژووی سەدام حوسێن و حیزبی بەعس دیکتاتۆر و فاشی سیرکە 35 ساڵ باگر و بە ئاسان حکمی خەڵکی کە ئێستا چی
ڕۆژێک بینیمان کاتێک خەڵک خەبەری بۆ ملی سەدام حوسێن بە پەتەوە بوو بۆیە تەمەناکەی نەگاتەوە چکە خەڵکی ینی کاتێک کە تۆ ڕێگری لە خۆپشاندانی مەدەنی لە دەنگی ناڕزایی کە بە شێوازی ئاشتیانە دەیان ساڵە هاوارەکە لە حەڤەی شوباتەوە بۆ نمونە لەم شارە لە شارەکانی ترەوە دڵنیا دەکەم لە هەولێر و دۆخە خەڵکێکی زۆر زیاتر لەوە ناڕازین و چونکە دۆخەکە گشتگیرە و هەمووشی یەکەم حکومەتێک حکومەتە کە خەڵکی خەریکی چەسانەوەی خەڵکە بەڵام ئەم خەڵکە قبوڵی ناکات تا سەر ئەمە بۆیە تەمەناکەین بەبێت توندوتیژی بەبێ خوێن ڕشتن بەبێ ئەوەی خەڵک زیندانی بکرێتی هەڵبدرێ سوکاتی پێ بکرێ حکومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە خەمی ئەم ئەزمونیان ئەوانەی بەڕاستقینایانێت چاکسازی بکەن ئەمە دۆخی خراپی خەڵکە و خەڵکیش تا سەر ناڕازیە قبولی ناکە ئەم دۆخە بۆیە تکا ئەکەین هەرچی زووە دەست بەرن بۆ چاکسازی و خەڵکی کوردستانیش حیزب سیاسەکان داوا ئەکەین پشتیوانی و خەڵکە ناڕازیانە بنەوانە خەڵکێکی بێپشتن و خەڵکێکن بەڕاستی تەنها قەڵەمیان پێ بووە تەنها دەنگیان هەبووە تەنها دەنگی ناڕزایی خۆیان گەیاندووە و حاڵی خراپی خۆیان و مناڵەکان و بێ حاڵیان گەیاندووە هیوادارین هەرچی زۆر خەڵکی کوردستان پشتیوانیان کە حیزب سیاسەکان پشتیوانیان کەن بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە حکومەتی هەرێمی کوردستانیش هەرچی زۆر چاکسازی بکە تا دۆخی خراپی خەڵک بەرەو باشبوون و ئاسایی بوونەوە بڕۆ. زۆر سپاس مامۆستاکەوە لەگەڵ مامادە بووی. سپاس بۆ مامۆستا کۆجەمال مامۆستای ناڕازی و وەروە چالاکەوان و بەرگریکار لە مافی مامۆستایان و هاپیش و هاوشاریانی خۆی هیوادارین بارە دۆخەی ژیانی خراپی هاوڵاتیان حکوومەت بۆی هەمخۆشی و ئەزمونەی هەیەی و ڕێزۆشکۆی هەیەی و تۆزێ ماویەتی زیاتری کاتەوە و واردۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەو باشی بڕوە لەم بارەدۆخەوە چینە ناو بازار و پێمان بێ هاوکارم دانیار راپۆرتێکی کردووە لەسەر بازاری خورما لەم وەزعەیە بزانین خورما فرۆشەکان وەزعیان چۆنە. ئەم ساڵە چاو ساڵانی ترە فرۆشکردن کەمتر بوو بە حکمی ئەوەی کە کرنتینە بوو لەگەڵ معاش دواکەوتن و نەیانی معاشی خەڵک ئێستا لە ئێستاە تقریبان 20 بۆ 25 جۆری خورما هەیە بە حکمەوەی کە خورمای عێراقی منسمی نییە و کەمترە لە ئێستا زیاتر شلەکان خەڵک زیاتر ئەیبات لەبەرەوەی نەرمترە و بۆ کاتی بەربانگ خەڵک زیاتر حەزیلەتی نرخەکان لە 2000ەوە دەست پێ کات هەتاوەکو 22,000 گرانترینیان خورمای عجوەی سعودیە 22,000ەکەوێت کیلۆی خورماکان زیاتر عێراقین عێراقی و ئێرانی هەیە فەڵەستینی و سعودیشی هەیە زیاتر عێراقیەکان خەڵک زیاتر حەزی لێ و خواستی لەسەرە. هاتم بۆ بازار وڵاتر بۆ شتی و بۆ ئێوار و بۆ بەربانگ بوو خورما و شتەکڕم بۆ بەربانگ ڕۆژی پێخەمەوە ئارێ وڵات بە خورما ڕۆژ بەشکێنم و ئاو خورما و سەبارەت بە ڕەمەزان ڕاستیەکەی بەوەی گرفتی نەبوونی موچە و ئەو حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنایە کە لە ئارایە بووە ناهەمواری وەزعی خەڵک بەڕاستی خەڵک کەم دێتە بازارەوە ئەتوانم بڵێم یەکێک لە ئەسبابەکانی ئەوە کە جۆرێک لە سادوست بێ لە بازار و لە دوکاندارەکانە علاقی بە وەزع ئابوووریەکەی خەڵکەوەیە ئێمەش ئەمڕۆ نردوونیان بۆ بازار بۆ کڕێنی و خورما و خۆشبەختانە هاتوین خورمای جوانی لێ لە بازار توانمان هەندێک خورما بێت وەڵاهی وەکو سونەتێک باشترە ئەگەر خورما هەبێ بە خورما بیشوێنی بە سێ دەنێ خورما ئەگەر نەشوێ بە ئاویا باش شیرینی هیچکە خراپ نییە. ئێمە زیاتر خورمای عێراقی ئەفرۆشین لەبەری ڕەخمەتی زیاتر لەسەرە بەتایبەت لە ڕەمەزانە لەبەری بابەتەکانی خۆی خورمای عێراقی زیاتر تەڕەیە وتەڕەش لە خورمایە عێراقی مەرخوبە تر هەر نەک لە کوردستان بدەین لە هەموو عالەمیشە زیاتر خورمای عێراقی ئێمە ئەفرۆشین و خەڵکی زیاتر ڕەخمەتی لەسەرێتی تر سعرەکانیشی لە 2000ەوە دەست پێکە هەتاوەکو 20,000
خورمای عێراقی تر موسمی شام خورمایانە ئێسامانی عێراقی تەڕەکان عادەتەن لە بەڕادا هەڵەگیرن ناقە 16 پلە ناقە 18 پلە هەڵەگیرێت و احتیاطی وەکو تازە بە تازە هەیە کێشەی نیە زیاتر بەرحیە ئەوش بۆ بەربانگ بەرحیە مەکتومە بربەنە ئەم دوانە ئێرانی ئەمایان عێراقیە ئەمان زیاتر فرۆشی زیاترە خەڵک زیاتر ڕغبەتی لەسەرەتی لەبەر عێراقیە بەڵێ تەبانەرەوەڵا 100 فەرقی هەیە لە چاو ڕەمەزانانی پاریشە وەلو نرخەکانی ژە ڕەزانترە بۆ یەم کەرەنتینەیە کە هەبووە خورما زۆر ساغ نەبووەوە خورما هەیە زۆر ئێستا سعرەکانیش فەرقی هەیە و کەمتریشە لە چاو ڕەمەزانی پێشتر بەڕازیان دەچینە لای تەورێکی هەمیشەی مانەویش دروستکردنی خواردن و شیرینیە کە خاتون نزار نەسرەدین ئامادەی دەکات ئەمڕۆژ شۆربای بروکلی بۆ ئامادەکردنی بزانین چۆن ئەو خواردنە دروستەکە پێکەوە بینەری دەبین. خۆی گەورم هیرەبان خۆشحاڵم لە میواریش هاتمە خزمەتان پێشکەشتین جۆیەکتر لە خواردن ئەوش ئامادەکردنی شۆربای بڕۆکلیە هیوادارم جێگەی سوود و ڕەزامەندی خۆشەویست دەوتوان سوودی لێوەرگرن و ئامادەکەن پێشکەشی خانەوادە و خێزانەکانتانی کرد. خۆشەویستانی من بەدایستی خوانی ئەم ئێوارەمان بڕۆکلی من ئاوە جوان پێشتر ئامادەم کردووە سنگی مریشک پەتاتە پیاز گێزەر و بیبەری ڕەنگاوڕنگ بە ئارزی خۆتەوە لەگەڵ بەهارات کە ئەتوانیت توش بەپێی ئارزی خۆت زیادی بکەیت. سەرەتا من پیازەکە لەگەڵ سنگی مریشکەکە سوور ئەەکەمەوە پاشان سنگی مریشکەکە دەتوانین مریشکەکە بکوڵێنی ینی پارچەیەک لە سنگی مریشکەکە لەگەڵ ڕۆن و پیاز بیان کوڵێنی پێکەوە پاشان ئەو ئاوت کە هەیەی تێکەڵی بکەی بەڵام من هەموو کەرەستەکان پێکەوە سوور ئەەکەمەوە و پاشان ئاوی گەرمی بۆ زیاد دەکەم. سنگی مریشکەکە لە بەڕێزان ئێستش پەتاتەکەی بۆ زیاد دەکەم و سنگی مریشکەکە باکێکەوە جوان بکوڵان جوان سوور بوونەوە گێزەر و بیبەرەکەیشمان بۆ زیاد کردووە بیبەری شیرینە ئەم کەرەستانە بۆ زیاتر لە سوپا بەکار لە شۆربایە بەکارهێنرێ ئەوەیە زیاتر ئەم کەرەستانە درەنگتر ئەتوێنەوە خەست ئەبنەوە جوان پێکەوە ئێستاش بڕۆکلیەکەی بۆ زیاد دەکەین
من پێشتر کەم پێوە کردبوو. ئێستش کەمێک بەهارات، بەس تەنها بەهاراتی مریشکی بۆ زیاد دەکەم و بەس. بە هەندێک شاستە وای کەرەستەکان تێپەڵەکەم چاوەڕێکەم هەساوکو کەمێک پاڵی کەرەستەکان پێکەوە تانگۆن یەک بگرن تۆزێک پێکەوە لەگەڵ ڕۆن و پیازەکە سور ببنەوە پاشان ئاوەکەی بۆ زیاد دەکەم. بەڵێ بەڕێزان ئێستش تەواوی کەرەستەکان پێکەوە سوور بوونەوە، من ئاوەکەی بۆ زیاد دەکەم. پێشتر خێن پێ کردبوو لەبەرەوەی کەرەستەکان هەمویان پێکەوە سوور بوونەتەوە. تقریبا چارێکێکی معنی بەستە دوای چارێک ئامادە بێ ئینشاءڵڵا. بەڵێ خۆشەویستان ئێستاش بەم شێوازە شۆربای بڕۆکلیەکەمان ئامادە بووە، ئامادەیە بۆ پێشکەشکردن. بسمیلا. خواردنی شۆربا یاخود زەڵاتە زۆر گرنگە لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە پێشی ژەمی سەرەکی بخورێت. یعنی بە خاتری تەندروستی خۆمان وا باشترە ژەمی سەرەکی شۆربایە یاخود زەڵاتەیەک بخورێ. بەڵێ خۆشەویستان ئێستش بەم شێوازە شۆربای بڕۆکلیەکەمان ئامادەیە بۆ خواردن. هیوادارم ئێوەش توانی بێتان سوودێکتان لە وەرگرت بێت و ئامادەکەن پێشکەشی خانەوادەوە خێزانی بکەن. خۆشەویستان ڕێز و خۆشەویستیم قبول فەرمونون. تاڵقەیەکی تر بە خوای گەورە و بەرز و بێیاکەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ ماڵتانەوە.
بەیانمەتی هاوکارانمان هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لە خوای گەورە دەپاڕینەوە کە تاعەت و ڕۆژێ ویلایەکتان قبول بێت و دوور بن لە هەموو دەرد و بەڵاگ ئینشاءالله تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ هەر شاد.